وێنەکە لە یاری خولی ئەسیرەکانیان ڕاق بوو، یاری زاخ و عدود بوو. پێشەکی زاخ و بەرنامێکی وایاندا نابوو کە چی دەکەن چی ناکەن. ئەوە بوو میشتەمەشای وەزعەکەم کرد زانیم دەنگدانەوەیکی دەبیتن. بەرنامەم بۆ دانا کە کاری لەسەر بکەم، یعنی کار لەسەر چی بکەم لەسەر هاندەران. ئەوە بوو ئەو یاریە زیاتر تەرکیز و فۆکسەکەم هاوشتە سەر هاندەران. ئەو بوو مەسەلەی وێنەکەی. خۆت هەری فۆتۆگرافەری یانی زاخۆی یان نا من ها فریلانسم بۆ یاریەکان مەسەڵەن یاریەکانی چارفەرقی کوردیەکان دەچینە یاریگایەکان وێنەی دەگرین. ئەو وێنەیە ینی ئەو دەنگدانەوە زۆرەی هەبوو تا چەند دڵخۆش بووی؟ بەڕاستی دڵخۆشیەکە یعنی سنووری نییە، خاستن کە خۆشەکەش لەوەیە کە لەسەر دەستی مەسەلەن فۆتۆیەکە لەسەر دەستی منە و بۆ ناسانی یانەی زاخ و کورد و کوردستان بە هەموو جیان بەڕاستی زۆر دڵم پێ خۆشە. ئەو کچاش هەر هاندەر یانێ زاخۆ بوو دیاری هینا ئەوە دیاری هێنا بوو یانێ زاخۆ بزەبت هاندەری زاخۆ بوو هەمووی هاندەرەکان بووکەڵە و شتیان هینا بوو. ئەوجا ئەو کچێش لەگە خۆ هینا بوو بەس ئەو فڕی نەدابوونەوە یاریگە لە باوشی خۆی بوو کە یاریگە گەشتەوە بوو. مەسەلەن لە باشی بوو خۆشیشی دەردەبڕی یانی دەستی والێ کرد کە چار گۆلیشی کرد بوو زاخۆ. یانێ زاخۆ ینی دەستێک ڕاهێنەرانوانە سپاسنامەیان پێشکەش کردی دوای ئەوەی کە خەڵاتەکەیان بردەوە؟ ناوەڵە ئێستا نا ئەوڕۆ هیچ کەس وەکو برێ نامەک تەلەفۆنە شتێک نهات، بەس دە ڕۆژێک پێش ئێستا سەرۆک نادی تەلەفۆنی کرد و چاوکچۆنیمان کرد و گوتی ئینشاڵڵا ئاگامان لێک دەبیتن و شتێکەوە. پێیان وتبی ئەم وێنێ دەبتە ئایکۆن یاخود هەر پێیان جوان بوو یەکسەر هەڵیان بژار؟ بەخۆی ئەو وێنێ چۆن گەیشتە لای فیفا. ئەو وێنێ خۆم لەگەر ئاژانسێکی ئەمریکی ئیش دەکەم مێدلیست وێنەکان بۆوان دەنێرم کە وێنەکان بۆوان دەنێرم ئەوانیش لە لای خۆوان لە وێبسایت و ئاژانسە دنیا وێنەکان دادەبەزێت. مەسەلەن وەکو وێبسایت و ئاژانسەکان گێچی ئیمێج و AFP و ئاماگۆ ئەوانە ناوی زیاتر هەیە وێنەکان لەو ڕێوە دادەبەزێتن. ئەوە فیفا لەو ڕێوە وەریگرتو وێنەکە. لە بابەتی وێنەکەی دەستی شت هەبووە لەوەی کە بگاتە بە فیفا؟ وڵی حتمما بەرنامەشمان داناوی ینی جێخۆی گرت چکە ئەو ڕۆژی ڕۆژێکی تایبەت بوو وتمان بە ئیش لەسەر هاندەرام بکەین.